سەرۆک ترامپ گەشتبینە بەرامبەر بە کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی لەگەڵ سەرۆکی کۆریای باکوور کیم جون ئون. هاوڵاتیانی تورکیا لە دەرەوەی وڵات لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی و پەرلەمانی وڵاتەکەیاندا دەنگ دەدەن. چۆنێتی بە سەربردنی مانگی ڕەمەزان لەلایەن خێزانە کوردە ئەمریکایەکانەوە. سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. جەمژی سڵاو و ڕێز و بەخێر هاتن کورد کۆنەکشن ژێ دەنگی ئەمریکا لە واشنگتن. چەند ڕۆژان بەری جڤینە چاوەڕێکری دەگەل کیم جۆنگ ئون ڕێبەری کوریا باکوور سەرۆک دۆناڵد ترامپ پێشوازی لە سەرۆک وەزیری ژاپۆنی شانزۆ ئابێ کرد. سەرۆک ترامپ گەشتبینە لە هەمبەر جڤینە چاوەڕێکریە ڕۆژە 12 vê mehê li Singapûrê. ئەمریکا و ژاپۆن ڕژدیە دیکەن لەسەر جناببرنا بەیەکجاریە ناوۆکیی کوریای باکوور بەری هلانینە دۆرگرتنان و ڤەگەڕاندنا پەیوەندیان دەگەل پیۆنگیانگێ. ئارمانجا سەردانا سەرۆک وەزیرê Japonê بۆ ئەمریکا بە مەرەما دانوستاندنا بوو لەسەر پرسên bazirganî. لێ xuya diket kombûna çaverêkiriya Serokê Amerîka Donald Trump û rêberê Kurya Bakur Kim Jong-un mijara here giring bû. Serok Trump geşbîne bi kombûna Singapûra. We're going to have a great success. Em dê serkefneka mezin dest bînîn. Ez bawer nakim dê yek kombûn bît. Rengya dirêjtir bîtin. Ev pirsa dehan salaya û her min digot evel serdemê serokên berê hat ba çareserkirin. Ji berî du heftiyan Trumpê kombûna bilind helweşan piştî gotarên tund ji Pyongyang lê biryara xwe careka dî guhart piştî nameka dûstane ji Kim Jong-un. Ez bawer dikim Kim Jong-un dixwazît karekî bike û ez bawer dikim ew dixwazît tiştekê zor baş bû gelê Kurya Bakur bike. Ji ber vê çendê mederfetên baş hene. Trumpî dazanîn eger rêkeftin digel Pyongyang hate kirin Japon û Kurya Bakur û Çîn amade ne alîkariya aboriya Kurya Bakur bikin. Serok Wezîrê Japonê Shinzo Abe pîrozbahî li Serok Trump kir li ser bizavên wî yên diplomasî û got tevaya cîhan bihêviya aştiyeka berdewam bibîne. O got ji navbirna çekê navokî û pêgiriya Kurya Bakur bi biryarên netewên yekgirtî merce bû her rêkeftinekê digel Pyongyang û daxwaz ji Amerîka kir piştgiriya daxwazên Japonê bikit bo vegerandina welatiyên wê yên barimte li Kurya Bakur. Min hêviyeka mezin heye ku kombûna dîrokiya Singapûr dê serkeftineka mezin bît. Wezîrê derveyê Amerîka Mike Pompeo digel Kim Jong-un kombo wekû behrek ji amadekariyan bû kombûna çaverêkirî. Ew dibêjit ji navbirna çekê navokî merca serekê bû her rêkeftinekê. Amerîka her tim û her car rom bû di derbarî nehêlana çekê navokî bi duristî li nemçeya girava Kûriye got veger jê nabe. Dê bi tenê bi van encaman qebûl bikin. Pompeo dazanîn Trump û Kim her wisa dê behsî ewlehiya Kurya Bakur û geşepêdanê û têkeliyên dualî bikin. Kar bi destên Amerîka dibêjin cizayên nêfnetewî dijî Kurya Bakur wê bimînin heta ji navbirna çekê navokî û cizayên dî wê bêne sepandin eger bizavên diplomasî bê encam bûn. لە شەوی هەینی و کاتی دەستپێکردنی کۆبوونەوەی گروپی حەوت لە کەنەدا سەرۆک ترامپ ڕخنەی توندی لە جەستن ترۆدۆی سەرۆک وەزیری کەنەدا گرت و کۆشکی سپی ڕایگەیان سەرۆک ترامپ بەشداری ژمارەیەک لە دانیشتنەکان ناکات. هاوکات لە دوو توییتی ئێوارەی پێنجشەمەدا سەرۆک ترامپ سەرۆک وەزیری کەنەدا و سەرۆکی فەڕەنسای تاوانبار کرد بەوەی ئەمریکا بۆ باجی زۆری گومرگ تاوانبار دەکەن. سەرۆک ترامپ گوتیشی ترۆدۆ بەکینەوە دەڕوانێتە پەیوەندی بازرگانیەکانی هەردوو بەری سنوور. ئەم ڕخنانی ترامپ لە کاتێکدایە کە ڕێبەرانی بەریتانیا، ئیتالیا، ژاپۆن، ئەڵمانیا و ئەمریکا لەگەڵ یەکێتی ئەوروپادا دەستیان کردووە بۆ کۆبوونەوەی ساڵانەیان بۆ ڕێککەوتن لەسەر ئاسایشی و ئابووری نێونەتەوەیی. کۆشکی سپی دەڵێت سەرۆک ترامپ ڕۆژی شەممە لوتکەیەکە بەجێ دەهێڵێت و دەڕوات بۆ سینگافور بۆ کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی کۆریای باکوور کیم جون ئون. ڕێبەرین G7 وڵاتین سازکارین جیهانی وێ لە کوبک کەنەدا بجڤن هەفدەمێ ناکۆکیان لەسەر بازرگانی و گرژیان لەسەر گومرکیژی دیارە جڤینە سەرۆکی ئەمریکی بە ڕێبەری کوریا باکوڕە هەفتیا بێتن دێسیبەرێ بسەر جڤینە ڕێبەرین هەفتجی بگرە. شارەزایانیش دەڵێن کۆبوونەوەی گروپی حەوتیش کەمتر نییە لەو کۆبوونەوە مێژوویەی کە بۆ ئابووری جیهانی ڕێبەران و هەروەها ڕێبەرایەتیکردن لەلایەن ئەمریکاوە گرنگە.
لە نێو زەردەخەنە و پێکەوە لەگەڵ هاوکاراندا و بەرفراوانبوونی ئەو بۆشاییە وەزیرەکانی دارایی وڵاتانی پێشەنگی پیشەسازی بۆ لووتکەی کۆمەڵەی حەوت لە کەنەدا خۆیان ئامادە دەکەن. لەو باوەڕدام دەبێت پێشبینی کۆبوونەوەیکی لووتکەی جی حوتی گەرم و گۆڕ بکەیت. هیچ گومانم لەو بارەیەوە نییە. جاکۆب کریگارد ئەندامی باڵای پەیمانگەی پیترسن بۆ کاروباری ئابووری نێودەوڵەتی دەڵێت بڕیارەکەی ئیدارەکەی ترامپ بە سەپاندنی کرێی گومرگ بەسەر بەرهەمەکانی ئەلەمنیۆم و ئاسندا دژی هاوپەیمانە نزیکەکانی دەبێتە هۆی پتر گۆشەگیربوونی ئەمریکا و هەروەها هەڕەشەیەکی ڕاستەقینەیە بۆ شەڕی بازرگانی. ئاماژەیەکی ڕوون و ئاشکرا و مەبەستێکی ڕاگەیەندرا و لە ئیدارەکەەوە وەک ئەوەی هەستان پێی سەبارەت بە پێشەسازی ئۆتۆمبیلی پارچەکانی نەخێر. ئەمە کارتی شەڕی بازرگانی جیهانی نییە، بەڵکە ئەمە شەڕی بازرگانیە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکان دژی هەموو کەسێکی دیکە. بۆ ڕۆژی چوارشەمە بەڕێوەبەری ئەنجومەنی ئابووری نیشتیمانی لاری کۆدلۆ بەرگری کرد لە ڕەفتارەکانی ئیدارەکە و ناکۆچیەکەی بە دەنگەدەنگێکی خێزانی وەسف کرد. سەرۆک ترامپ زۆر ڕاشکاو بوو لەبارەی کۆشەکانیەوە بۆ چاکسازی بازرگانی، کەواتە ئێمە ئەوە دەکەین چ شتێک پێویستە بۆ پارێزگاریکردنی ویلایەتە یەکگرتووەکان و کارداری و هێزی کار. بەڵام هەندێک لە ئابووریناسەکان دەڵێن بۆ ئەمریکا ئەم ڕێوشەنە وا لە ئەمریکا دەکات بە تەنیا بمێنێتەوە. هەندێک لەوانە وا دەڕوان لە کەنەدا وەک خاوەن ماڵی کۆبوونەوەی لووتکەی ئەمساڵ بۆ ئەوەی ئاگری ئەم تەقینەوەی خۆش بکات. من مەبەستم ئەوەیە ئەمە دەبێتە هۆی لە دەستدانی کار بۆ ئەمریکایەکان و کەنەداییەکان بە شێوازی گونجاو وەڵام دەدەینەوە بە ناردنی ئاماژەیە کە مەبەست لێی ئەمە نابێتە بەربەست لە بەردەم تێڕوانینەکانماندا. کەنەدیەکان و وڵاتانی ئەوروپا هەڕەشیان کردو بۆ وەڵامدانەوەیکی هاوشێوە بۆ ئەو کرێگومرجیانە کە لەسەر بەرهەمە ئەمریکیەکان هەیە، بەڵام لەوە دەچێت ئەو ناکۆشی خێزانیە زەرەرێکی دوورمەودای هەبێت بۆ سەرۆکایەتی ئەمریکا لە تەواوی جیهاندا. ئەوەی کە شیکراوەکان باسی لەوە دەکەن سوود دەگەیەنێت بە چین. ئەم یاریە زۆر بەڕوونی بەدەستی چینەوەیە بۆ ڕادەیەی کەوا باوەڕ دەکرێت چین هێزێکی جیهانیە و لە برەودایە و ئەوەی بە تەواوەتی سەرۆکایەتی چین دەیخوازێت گۆشەگیرکردنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. وەزیری دارایی و خەزێنەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ستیڤن منۆچین ئەو گفتوگوۆی ڕەت کردەوە کە ویلایەتە یەکگرتووەکان دەستبەرداری ڕابەرایەتی ئابووری جیهانی بووە و دەڵێ لە دەرانجامدا دابەزینی بێکاری لە ئەمریکادا و بەرزبوونەوەی متمانە بە کاربەران و کاردارەکان لەگەڵ خۆیاندا دەدوێن. بەڵام ڕەخنەگران دەڵێن لە نێو ئەو کۆشکە شاهانەدا کە کۆبوونەوە لووتکەیەکەی تیادا ئەنجام دەدرێت ئاهەنگێکی زۆر ساردوسەر چاوەڕوانی شاندە ئەمریکیەکان دەکات. ji dihwera nerazîbûn li hembercivîna koma welatên sazkarên cihanê G7 li bajar li Quebec ê Kanada dest pê kiriye. Îro sibehî rêberên welatên deselatdarên Rojava wê bicivin hevdemê nakokiyan di nêvbera Amerîka û hevbendên wê de peywendiyên Amerîka û dostên wê yên diyên komala G7 aloz bûn piştî Washington xwe ji peymana Parîsê ya parastina jîngehê û rêketina navokî bi Îranê re vekê şayî. Ew têkelî heşta aloztir bûn piştî danana gumrikê li ser stîl û alüminyomî li ser dostên Amerîka yên edetî. Dengderên helbijartinên serokatiyê û Perlemanê Tirkiye li Almanya rû dikin bingehên dengdanê li qonsolxanên Tirkiye li seranserî Almanya. Ev dengdan jî ya pêşwext ji hevdemê Tirkiye re ku dê helbijartin li nêzîkî 6 welatan bêkirin. Balozxana Tirkiye li Berlînê û qonsolxanên wê li seranserî Almanya vekirîne ji bo hevwelatiyên Tirkiye heta pêşwext dengê xwe bidin helbijartinên 19 vê mehê. ما من چی ویادی هەیە ئەگەر ئەردوغان هەبە هەر تشت تەمامە. ئەس بخوا حەج ئەردوغان ناکەم لێدایکە من حەجوی دەکات. Carayekiya helbijartinên Parleman û serokatiya Tirkiye bi hev re tê nekirin. Wesa diyare Serok Recep Tayyip Erdogan gerayekê nabe ji ber jimara zêdeya hevrikên wî. Lê tê çaverêkirin li gera duwem du heftiyan piştî helbijartinên 19 mehê ew piranî bi dest bêxe. Ev li gora rawergirtina dezgeha Sunar bû li roja 5 vê mehê.
ئەو سوزا دەدات دەما هەڵبژارتن تێن vêca tu pisyar dikî baş e eger tu bikarî van kara bikî çima li 15 salên borî te nekirin ya li min 15 salên borî dîtî ez dikarim bêjim rewş dê xirabtir be û ew pitir û pitir dibite totalitar. Li gora rojnamên Almanya jî û zanyariyên karbidestên Komîsyona Bilind a Hilbijartinên Tirkiya nêzîkî 3 milyon hevwelatiyên Tirkiya ku mafê dengdanê heye li dervey welatî dijîn. Nîva wan milyona ku 400,000 li Almanya ne û piştevaniya bawerên siyasiyên cuda cuda dikin lê guhartin armanca hevpişka hemûyan e. Bêguman min guhartin li Tirkiye divêt ez ne keyfxweşim bi karê hikûmeta nihaw serokê nihaw desthelata wî ya hey dengdana min li ser vê binamayî bû. Kurdan ku hemû armancawan derbazkirina rêjeya 10 ji sedê ku pêtiviya heta weka pêkhatekî siyasî cih dê parlemanê de bigira li hilbijartinên vê carê namzed ji bo serokatiyê jî heye. Ez endama hedefê me û ez pişrastim em dê rêjeya 10 ji sedî derbas bikin. Ez hêviya aştiyê ji hemû gelan re dixwazim û hêvî dikim bi aştî di welatekî demokrat de bijîn, bi taybetî jin. Ez pişrastim rojên Erdoganî berevdîmahîne. Dengderên Tirkiya li derve 5 ji sedê li tevaya dengderên welatî ne û eger rêjeya bejdariya wan divan hilbijartinan de bilind bû renga ew guhertinan bikin. Vê carî ez pêşbîn dikim ku opozisyon bi ser kevit çend ku em pêkhateke bihêzin CHP namzeteke bihêz ji bo serokatiyê heye em îdî Erdogan navên. 3 milyon hevwelatiyên Tirkiya li 6 welatan delîve heye heta roja 24 vê meyê dengê xwe bidin Parleman û serokê dahatî. ڕێکخراوی چاودێری سووریا دەڵێت بەهۆی هێرشێکی ئاسمانی بۆ سەر ناوچەیەکی پڕدانیشتوان بەلایەنی کەم 35 کەس کوژراون و دەیان کەسی تریش بریندار بوون لە ناویاندا منداڵیش. ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤی سووریایی بنکە لە بەریتانیا ڕایگەاند هێرشەکان کراونەتە سەر گوندی زەردانە لە باکووری ڕۆژاوای پارێزگای ئیدلیب. پامنێرێک لە شوێنی ڕووداوەکەەوە دەڵێت دەیان کەس بریندار بوون و چوونەتە نەخۆشخانە. خۆجەیەکان وە لە ناویاندا ژن و منداڵ و خەڵکی بەتەمەنیشی تێدایە. پەرلەمانی عێراقی یاسایەک دەرباز کرد ji bo nû hejmartina dengên hilbijartinên 12 gulanê piştî ku serokwezîr pênasîn kirî ku gelek findûfêl hatine kirin pêkhatên cuda cudayên Kerkûkê jî bawerên cuda cuda li ser hilbijartinan û biryara nû hejmartina dengan hene. ململانی نێوان لایەنە سیاسیەکان لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان کاریگەری لەسەر ڕای شەقامی کەرکووکەیە و دانیشتوانی ئەو شارەش لەسەر ئەنجامەکان بۆچوونی جیاوازیانەیە. واللهی ئەنجامی هەڵبژاردنەکان خۆپیشاندانی هێناوەتە ئاراوە دەڵێن ساختەکاری هەبووە وابزانم ئێستا گەیشتونەتە چارەسەر ئینشەڵڵا چارەسەرە بێت. الرأي العام والله زين عايشين عيشة طبيعية والحمد لله. ڕایگشتی باشە شکور بۆ خوا دەژین و ژیانێکی ئاسایی و زۆر خۆشە لە کەرکووک. نەتیجەکەمان پێ باشە ئێمە وەکو کورد لەم شارە بەڵامی تر تورکمانەکان ناڕازین نایەنە نەتیجەکە بۆ لە بەرژەوەندی کورد بێ. عەرەب و تورکمان هەڵبژاردن بە هەڵبژاردنێکی پڕ لە ساختەکاری و کوردیش لە دەرەنجامی هەڵبژاردنەکە ڕازیە. ئەم بۆچوونە بە ئاشکرا لە نێو دانیشتوانی کەرکووکدا هەستی پێدەکرێت. الرأي العام يقول خروقات كثيرة يعني. ڕایگشتی دەڵێت پێشەکاری زۆر هەبووە بەڵام لە بنکەی عەباسی پێشەکاری نەبووە. خەڵک دەڵێن لە هەندێک جێگا پێشەکاری کراوە. والله نتاجە انتخابات نسبەت ئەنجامی هەڵبژاردنەوە لە کەرکووک خەڵک هەیە دەڵێت ساختەکاری هەبووە و هەیە دەڵێت نەبووە خەڵکی تایبەت دەنگمانداوە. نتیجەی انتخابات خەڵک داوای هەڵوەشانەوەی هینەکە ئێمە حەز ناکەین هەڵبۆشێتەوە هەر وەک ئەو هین یەکێتیە دەرچووە ئێمە پێمان خۆشە و هینە بڵاو کردەوە. لێ ڕازین ئەیبی نییە لە نایسێن لە نەتیجەی هەڵبژاردنە ینی کورد باش دەنگە چاکی هێناوە. بەشێکی تر لە دانیشتوانی کەرکووک هەڵبژاردن بە سیناریۆ وەسف دەکەن و پێیان وایە ڕێکەوتنی پشت پەردە شارەکەیان بەڕێوە دەبات نەک ئەنجامی هەڵبژاردن. بڕوا ناکەم نەتیجەکەی دەرچووە خۆی حەسم کراوە ئەمە اتفاقم تشتانە یعنی اتفاق لە بین هەر حکومەکانە لەگەڵ بین
قيادة الحزبية كان والله كركوك محافظة يعني تشمل كل المناطق. كركوك پارێزگایەکە هەموو ناوچە کوردی و عەرەبی و تورکمانەکان دەگرێتەوە تا یافەگەری بوونی نییە بەڵام هەڵبژاردن و سیاست ماندوو کردوین مەسەلەی هەڵبژاردن یاریکردن بوو بە خەڵک. باشکرا هەستی پێدەکرێت کە دانیشتوانی کەرکووک لەسەر جەم پێکاتەکان دەیانەوێت پێکەوە بە ئاشتیانە بژین بەڵام وەک خۆیان دەڵێن سیاسیەکان گرفتیان لە نێواندا دروست دەکەن. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگایی کەرکووک. لەگەڵ ڕەوشەناجێگیرە سیاسەکەی عێراقدا پەرلەمانی وڵاتەکە ژمارەیەک هەمواری لە یاساکانی هەڵبژاردندا کردووە ئەمەش بە سەرەتای قەیرانێکی تر لە عێراقدا لێی دەڕوانرێت. زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق لە ڕێی سکایپەوە ڕاستە و خۆ لەگەڵ بەرنامەی کورد کۆنەکشندایە. کاکزانا سوپاس بۆ ئامادەبوونت و یەکەم پرسیاریشم ئەوەیە پەرلەمان بڕیاری داوە دەنگەکانی هەڵبژاردن بەدەست هەژمار بکرێنەوە. ئایا فرتوفێڵکردن وەک دەگوترێت تەنها لە هەژمارکردنی دەنگەکاندا بووە؟ زۆر سپاس ئەو کاتتان باش بێگومان ئەم هەڵبژاردنەی 12/5 یەکێک بوو لەو هەڵبژاردنانەیە کە زۆرترین ساختەکاری بەخۆدیت لە عێراق وە کۆمەڵێک بەڵگەی زۆر پێشکەشی کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکان کرا بەڵام کۆمیسیۆن ئامادە نەبوو وردبینی بکات لە دەنگەکان و سەر لە نوێ بەدەست بیان ژمێرێتەوە لەبەرەوەی دەیگوت هیچ مادێکی قانونی نییە ئێمە پشتی پێ بەستین. هەر بۆیە پەرلەمانی عێراق بڕیاریدا کە هەمواری سێم یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی بکە و تێیدا کۆمیسیۆن ناچار بکات سەر تاسەری دەنگەکانی عێراق بژمێرێتەوە بەدەست و ئەنجامە ئەلکترۆنیەکان هەڵبۆشێنرێتەوە ئەو ئەنجامانێکە لە ئەنجامی ژمارنەوەی دەستی پشتڕاز دەکرێنەوە ئەمانە بکرێنە ئەنجامی پشت پێ بەستراو بۆ مانکارە دەرچوو. بەڵێ باشە کاکزانە وەکو وترا با بڵێن دەگوترا کە فێڵ و تەڵەکە لە هەڵبژاردنەکاندا کراوە. ئایا ئەم فێڵ و تەڵەکردنە تەنها دەتوانرێت لە سیستەمی ئیلکترۆنی بکرێت یاخود ئێستا چ متمانەیەک هەیە تاوەکو ئێستا ئەو دەنگانە بە پارێزراوی مابێتەوە بە تایبەتی ئەگەر ئێمە هەرێمی کوردستان بکەینە نمونە زیاتر با بڵێن کۆمیسیۆن پاراستنی ئەو دەنگانەی دا بۆ دەستی ئەو لایەنانەی کە وەک دەگوترێت فێڵ و تەڵەکەکەیان کردووە وەکو لایەنەکانی تر باسی لێوە دەکەن. ئێمە لە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان دڵنیانین کە دەستکاری نێو سندوقەکان نەکرابێ لەبەرەوەی سەرجەم فەرمانبەرانی کۆمیسیۆن لە هەرێمی کوردستان ئەوانەی سەرە بەغدان سەر بە پارتەکانی دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان لە هەولێر و لە دهۆک هەمویان سەرە پارتی دموکراتی کوردستانن هەر فەرمانبەرەکانی کۆمیسیۆن خۆیان بێجگە لە هێزە ئەمنیەکان کە تەواوی حیزبینە و سەربەوە ئەم حیزبن کاتێک تۆش بابەتێکی وە مەترسیدار ئەسپێری بە هێزێکی حیزبی ئەوە جێی خۆمانەکە ئێمە بکەوینە گومان دڵنیانە بین لەوەی کە دەنگەکان لە نێو سندوقەکان دەستکاری نەکرابن بەڵام ئێمە ڕێو شوێنێکمان لە نێو یاساکە داناوە بۆ خۆپاراستن لەو مەترسیانە ئەویش ئەوەیە داوامان کردو کە کۆمیسیۆن مطابقە بکات لە نێوان ئامێری پەنجەمۆر و بارکۆدی سەر کاغەزەکانی دەنگدان ئەمەش ڕێگایشی ئەلکترۆنیا بە سەریعی دەتوانرێت هەموو ئەو دەنگانێک کە زیاد کراون وەلا بندرێت یا بکرێنەوە و هەروە داواشمان کردو کە دادوەرەکان سەرپەرشتی ئەم قۆناغەی جیاکردنەوەی دەنگەکان بکەن بۆی متمانە زیاتر بگەڕێتەوە دەنگدەران. بەڵێ باشە کاکزانا وەک دەکوترێت ئەگەر دەنگەکان بەدەست هەژمار بکرێتەوە یاخودەر گۆڕانکاریەک بێت ڕەنگە ئەمە کار بکاتە سەر دەنگەکانی کەرکووکیش و ئەمەش لە کۆتاییدا لە بەرژەوەندی کورد نابێت لەسەر ئەمەیانەڵی چی؟ ئەگەر کورد لە کەرکووک بە حەقی خۆی ئەم دەنگانەی بەدەست هێنابێت دەنگەکان لە جێی خۆی پارێزراوە کورسەکانمان لەدەست ناچێت بەڵام ئەگەر هاتو ساختەکاری تێدا کرابێ ئەو لایەنە تەحملی بەرپرسیارەتی دەکات کە ساختەکاری کردووە ئێمە پێمان وایە کە کورد شایانی ئەوەیە زیاتر لەم کورسیان شیابەوەکو لە خولەکانی ڕابردوای بووە بۆیە پێمان وانییە ئەم 6 کورسیەی کورد لە پارێزگای کەرکووک لە دەست بچێ ئەگەر هاتوو سەختەکاری تێدا نەکرابێ. بەڵێ کاکزانا لە باشوور و ناوەڕاستی عێراقیش ڕەوشەکە باش نییە بە ئەندازەیە کە دەڵێن ڕەنگە شەڕێکی ناوخۆی بەدواوە بێت لەسەر ئەمەیانەڵی چی؟ من بە دووری دەزانم شەڕی ناوخۆ دروست بێت لە عێراق زۆربەی لایەنە سیاسیەکان پشتگیری خۆیان بۆ یاساکەی پەرلەمان دەربڕیوە هەندێک ئەندام پەرلەمان کە بە شێوەی ساختەکاری توانیان دەنگ بەدەست بێنن ئەمانە نیگەرانی زیاتر دەردەبرن بەڵام لایەنە سیاسیەکان تا ئێستا هیچ لایەنێکی سیاسی عێراقی دژایەتی خۆی بۆ ئەم یاسایە دەرنەبڕیوە پاشان لە عێراق محکمە ئیتیحادی هەیە محکمە ئیتیحادی کێشەکان یەکلا دەکاتەوە و تا ئێستاوا بوو هەموو لایەنە سیاسیەکان بە بڕیارەکانی محکمە ئیتیحادی ڕازی دەبن بۆیە من بە دووری دەزانم کە
هیچ شڕێکی ناوخۆ لە عێراق بێتە ئاراوە. بەڵێ زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق زۆر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە. سپاس بێوەش. مانگی ڕەمەزان لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەندێک جار سەختە بۆ موسڵمانەکان بەهۆی ئەوەی کاتی کارکردن و خوێندن زۆرە و بە تایبەتی لە کاتی هاویندا کە کاتی بربانگیش زۆر درەنگە. ڕەڤین دۆسکی ji dengê Amerîka seredana malbatekî kiriye li Harrisonburg Virginia ji bo ku bizana ka ew çawa zehmetiyên jiyanê derbas dikin û li ser bawerên xwe yên olî û keltûrî jî dimînin. Vêrê bajarê Harrisonburgê li wîlayeta Virginia. Harrisonburg pêktê ji nêzik 300 malbatên Kurd ku her sal bi xêrhatineka germ bi meha Remezanê dikin. Li malbata Piştdermî Rewdelî çend malbatek kom dibin û bi hevra rojiya xwe dişkênin. Ew bi hevra xwarinên Kurdî dirist dikin û li yek malbat kom dibin. Peywendêşî başman heye û mizgewtman heye و زۆربەی جار بربانگەکان بێکەوە دەکەینەوە لە مزگەوت و قۆمی دیکەشی تێدان عەرەب و فارس و ئەفغانی وانە و لە نێو خێزانەکانی خۆشمان زۆر جار هەوڵ دەدەین دراوسێکەکانمان بێکەوە نام بخۆین ئەویش بۆ هۆیەوەی کە بتوانین منداڵەکانمان فێرکەین فێری کەلتوریانکەین وان باسی ڕەمەزانکەین و گرنگی ڕەمەزانیان تێبگەێنین. تەوی ku gelek Kurd li Amerîka bi rojî dibin, ew her hez dikin ku ciyawazî hene di navbera Remezana li Amerîka û li Kurdistanê. Gelo ciyawaziyên wê çi ne? Vallahi ciyawazeke ew li Kurdistanê get û melayê bangî da gul li melayê bû bangî de fermî û malê dûkan ne dibe intizarê mobaylê key. O mobayl hew niye rast niye bişkî nişkiye ne weydaya. Renge ew kesin li malê rûniştîne dibînin ku rojî tiştekê asan e. Lê karmend û xwendkar rastî zehmetiyan tên. Çima rojî li Amerîka zehmettir e ji Kurdistanê? Li çav Kurdistanê dibe qurstir be çunka ew xalkanê yani dewr û bertin bi rojûnîn wekto. Ew dixwin û nan dixwin yani rojane her îşî xweyan dikin û ferqî niye. Bes eger li Kurdistanê bêyên خەڵکی لە دەور و بەرەوە ئاسانترە گەر خەڵکیش لەگەڵکە بە ڕۆژووی بڵێن ئێستاگەر لە مەکتەبی فەرقی هەیە تەلبەکانی چەند بە ڕۆژوونین بەسە تۆ بە ڕۆژووی هێزت تێدانە بەس ئەوان نەشاتیان هەیە و عیبیان نیە ئەو فەرقی هەیە بۆ کچێکە گەنج وەکو سەوماک و لە ئەمریکا لەدایک بووە چه هاندانەوەی دەدا و بە بەردەوامی بە ئۆلێ خۆڤەگرێدایی بە وەکو گەنجێک لێرە ئەم لەدایک بووم لێرە لە گەورە بووم فەرقی هەیە لەگەڵ یەکێکەوەی کە لە کوردستان گەورە بووێ لەوێ لەدایک بوو بێ داکوابژم هەر لە منداڵیەوە زۆریان پاپیەوە ناوین دوور نەکەوینەوە لە کەلتور و دینی خۆمان چونکە هەرەوەمان پێماوە ئێمە ئێستا لە وڵاتێکی غەریبین زۆر دوور کەوتینەوە لە عایلە و کەس و کاری خۆمان ئەگەر دین و کەلتوریشمان لەبیر چێتەوە ئەوە هیچمان پێ نەما ئێمەش بووینە وەکو ئەمریکی یعنی فەرقمان نییە لەگەڵ خەڵکیکە لە وڵات خەلک ئێدی وەکوبەرێ دەدەما بەربانگێ کۆم نابن لێ لە ئەمریکا غەریبی دەهەیە لە ماڵبات زێدەتر دەمێخوا بە هەڤرا ببەنە سەر لێرە غەریبیەکە کۆی کردوینەوە بڕواتە بێ خۆشەویستی زیاترەوەکو لای خۆمان نەماوە ئێستا خەڵک کەمتر پێما بێ هەر بە تەلەفۆن و بەو شتانە یەکتری ئاگادار دەکەن ئێمە هەموو دەمە بەیەکەوەی ڕەنگە زەحمەتیین ڕۆژیە پرن لە ئەمریکا لێوەکو پشدەر دەزانین gelek kargeh hene agadarî Remezanê û ew herdem hewl didin bihêlin kar asantir be ji bo ew kesin bi rojî dibin. Ew didezanîn ku ev zêdî 20 sal e ew malbata xwe li Amerîka rûniştîne û rojiyên xwe bi berdewamî di meha Remezanê da digirin. Ew her wesa hewl dide bihêla zarokên wî jî bi ol û kulturê xwe ve girêdayî bin. Ravîn Doskî, Dengê Amerîka. ئێستا لە جیهاندا کۆمەڵێک باڵەخانە و ئوتێلی جوان دروستکراوە کە جێگای سەرنجی گەشتیارانن بەڵام ئەمڕۆ کامێرای کورد کۆنێکشن دەتانباتە ئوتێلێک کە لە ساڵی 1812ەوە دروست کراوە تا ئێستاش دیزاینەکەی و شوێنی خەو و شێوازی خزمەتگوزاریەکەی هەر هی ئەو سەردەمە ماوەتەوە. ئەم هوتێلە بووەتە حکایەتخوانی 206 ساڵ لە مێژووی ئەو مسافرانەی ڕویان تێکردووە. لەو سەربازانەی شەڕیان بۆ سەربەخۆیی ئەمریکا کردووە تا ئەو مسافرانەش ئەمڕۆ کە دێنە هوتێلەکەوە بە تاموبۆی ساڵانی 800ەکانەوە چەند شەوێ بەسەرەبەن. بەردەوام ئێمە سمبڵی ئەناناس کە سمبڵە بۆ میواندارێتی لە هوتێلەکەمان پیادەمان کردووە.
بیرۆکەی منیش بووە کە ئەم شوێنە لەنەوەی کۆنەوە بهێڵینەوە و نیشانی بدەین جیاوازیەکانی ڕابردوومان و ئەو گۆڕانکاریانش کە لە ئیستادا ڕوودەدات کاتێ منداڵان دێن بۆ ئێرە کە دەیانەوێت لەبارەی مێژووە بزانن و سەردەمی داگیرکاری. شوێنی خەو و کەلوپەلەکانی نێو ژوورەکان پێداویستەکانی چاو قاوە خواردنەوە، شوێنی مەینۆشین و نان خواردن، ئاسا جیاوازەکانی ئێرە و شوێنێکی سەردەمیانەت پێدەڵێت. ئێمە هەوڵ دەدەین خەڵک کە دێنە ئێرە بۆنی مێژوو بکەن، مێژوو تام بکەن، هەستی پێ بکەن، وا هەست بکەن کە ئەو مێژووە بەشێکە لە ژیانیان. ئەوەی ئەم شوێنەی بە پێوە هێشتۆتەوە سووربوونی خاوەنەکەیەتی کە لای ئەو مێژوو بۆ فرۆشتن نییە، هەرچەندە پارێکی زۆریان خستۆتە بەردەست. ئەمە بەشێکە لە مێژووی وڵاتەکەمان، مێژووی دەیان ساڵەی پێشکەوتن و گۆڕانکاری ئەمریکا لێرەیە. لە ڕووی کەلتور و تەلارسازی و مۆسیقا و خواردن زۆر لە خەڵکی ئەمریکا دێن سەردانی ئێرە دەکەن. بەدەم نوێشینی مەی و خواردنێکی بەلەزەت هەر ئێوارەی هەفتە نۆرەی چالاکیێکی کۆمەڵایەتیە. هەر ئەوەشە وای کردووە زۆرێک لە خەڵکی ئەو شارە هێشتا ئەم شوێنە کۆنە بەسەر بکەن. من لێرەم لەبەرەوەی مای کراوەیە و ئەو خەڵکەی ئێرە دەناسم و هاوڕێ من. ئێمەش لێرەین بۆ بەسەربردننی کاتێکی خۆش، وەکو خێزانێکی بچکۆلەین کە دەمانەوێت بەیەکەوە کاتەکانمان بەسەر بەرین. ئەم شوێنە زۆر ئاوەڵا و بە خزمەتە بۆ هاتنی میوان. خەڵکی تازان خۆش دەوێ و بە گەرمی پێشوازی لێ دەکەن و دواتریش لە یادی ناکەن و داوەتیشی دەکەنەوە. شوێنێکی زۆر باشە. لە هەر بەشێکی ئەم هوتێلە دەدوێت بەسەرهاتێک ئامادەیە. بوونی موسیقا و گۆرانی زیندوش هەفتانە لە چیرۆکی میوزیک ژەنێکەوە دەستی پێکردێت. 20 ساڵ لەمەوبەر پیاوێکمان لە لابوو بە گیتارێکەوە نەیتوانی پارەی ژوورەکەی بدات. پرسیارمان لێکرد لە بری کرێی ژوورەکە موسیقا بژەنێ. ڕۆژی دوایی تر خەڵق هاتنە پرسیاریانە کرد کوا میوزیک ژەنەکە لەو کاتۆ بوو بە بەشێک لە کارەکانمان. ڕەنگە هاوشێوەی ئەم ئوتێلە کە تەمەنەکەی زیاتر لە 200 ساڵە لە ئەمریکا و لە وڵاتانی تریش زۆر بن، بەڵام گرەوی ئەم هوتێلە لەوەدایە دەستگرتن بە مێژووەوە بەردەوامیش لە ئێستادا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری پانسڤڵ لە ویلایەتی ئۆهایۆ. و نافداری برنامه کلتور و خوارنین ملتین جیهانی کانال CNN ئەنتۆنی بۆردەین وەغەردەکە لە عمری 61 ساڵیدا. بەڵێ و شتێکی ناخۆش دەخیل کە هۆکاری گیان لە دەستچوونەکەی وەک دەگوترێت خۆکوشتن بووە. خۆکوشتن دیارش نییە بۆ لە فەرەنسا دیارە. بەڵێ دیارە لە فەرەنسا خۆکوشتووە. بەڵێ وەکو دەزانی دەخیل ئەنتنی یان بەرنمێکی زۆر بەناوبانگیە بوو، یانی یەکێک لە بەرنامە خۆشەکان کامیژە سەردانی شوێنە خۆشەکانی جیهانیە کرد. و خواردنی جیهانیژی تا چی خواردنەها باشیت خوارد هەلبەت بە خواردنژی و کەلتورین خەڵکین وڵاتین جیهانیژی هاتم دیار دەکەن. بەڵێ و هەروەها سەردانی هەرێمی کوردستانیشی کردبوو و ساوارە کورداژی خوارد بوو. بەڵێ ئەبا دوماهەیە بەرنامە کورد کە نەکشنە هەتا ڕۆژە سێشەم خدا حافیز هەر شاد بە کاتێکی خۆش هەر شاد.